Li gorî wa belgenameyên goketina destê NRT da Wezareta Samanên Siruştî ya Hikûmeta Herêma Kurdistanê 158 milyon û 318 hezar dolar ji bo projeyên akincîbûna qurbaniyên şehîd û enfalkiriyan serf kiriye. Lê Wezîrê Karûbarê şehîd û enfalkiriyan bêhayedariya xwe ji pere û ji projeyê jî ragihand. Tirxankirina vê qasa pera ji alî Wezareta Samanên Siruştî ve di çarçoveya wa perandetê ku wezaret dide hikûmeta herêmê û parêzgan ji bo cêbejêkirina projeyan ji dervê ew budceya Goşbexdadê bo herêmê dihat. Dilêdwaneke taybet de bû NRT Mehmûd Salih Hema Kerîm, Wezareta Karûbarê şehîd û enfalkiriyan bêhayedariya xwe ji pere û ji projeyê ragihand. من جارێ لە دوور نزیک ئاگام لێ نییە لەبەرەوە لە سەردەوی من نەبووە دوو ئەگەر پارە تەرخان کرابێ بۆ خانوو دوو جۆر خانوو هەبووە خانووی خۆکرد هەبووە کە سلفە درراوە بە کەسوکاری شەیدان و 27 ملیۆن پێڵێن کە بە پێی لە بنچینەوە تا تەواوە بێ بە سلفە ئەو پارانە ئەدرێ دیارە لەو ماوەی کە دراوە هەندێکی تەواو بووە هەندێکی تەواو نەبووە علاقەی بە مەسەلەی قەیرانی بوجەوە هەیە. ئەگەر تێچوونەیەکەیەکە ئاکەنجیبوونێ بە 50,000 دلار بێتە دیاریکردن ئەوە ئەو پەرەی گۆژالی وەزارەتە سامانەی سروشتیڤە بۆ وەزارەتە کاروباری شەهید و ئەنفالکریان هاتیە سەرفکردن پێتوی بوو 3106 یەکەی ئاکەنجیبوونێ پێبێنە دروستکردن بسەر کەسوکاری شەهید و ئەنفالکریادا بێتە دابەشکردن. هەیان هانای زانین چەند یەکەیەن ئاکەنجیبوونێ بوو کەسوکاری شەهید و ئەنفالکریان هاتنە دروستکردن و چەند هاتنە دابەشکردن. وەزارەتژی هیچ ئامارەکێ نادێ NRT دزنجیرەك راپۆردا و بە کۆمەڵک بەڵگەنامە داهاتە بەترۆلێ چاوایە سەرفکردنەوەی و دیارنەمانە بەشێک ژوا داهاتە بەڵاو دکێ کۆ داهاتە شیرینە بەترۆلێ و گرێبەستێن بەترۆلێ گۆ بێ نزیکێ 12 هەتا 15 میلیارد دلار تێنە تەخمینکردن.